بەڵێ دووبارە سڵاف لە هەوابن بینەران ژارە یەکێ یا بەرنامە بەیانیت باش کوردستان لەسەر خواندنە پیشەییە وەکو یا دیار لە هەرێما کوردستانێژی خواندنە پیشەیەکەش وان خواندنان کورد ناڤە پەروەردەیدا ناڤە خواندنگاندا تێخواندنش بۆی کو ئەم زەڵالکردن و شرۆڤەیەن زێدەتر لەسەر vê mijarê taybetî xwandina pîşeyî li Herêma Kurdistanê bidin me mêvandarîya Mamosta Mihemed Ezî serpereşiyarê perwerdeya xwandina pîşeyî me kiriye. Mamosta spê de baş tu xêratî bo bername beyanî baş Kurdistan. Spas bۆ ئێوەش سپاس بۆ بینەرانی بەڕێزی NRT. Gelek spas. مامۆستا وەکو ڕوونکردنەوەیەک بۆ بینەرانی ئێمە کاوترێ خوێندنی پیشەیی خوێندنی پیشەیی چیەگرێتەوە؟ خوێندنی پیشەیی ئەو بوارەی پەروەردە فێرکردنەیە کە گرنگی ئەیا بە لە ڕووی زانستیەوە بە کار و پیشە یعنی بە پیش زانستە پیشەیەکان وەکو کارە بە میکانیک کانزا هەروە بێتەوە وێنەی ئەندازەیی کە ئەمانە لە کۆی گشتیە ئەمانە بەشدارن لە کاری پیشە و پیشەسازی وڵاتە چ لە موسەساتە بێ چ لە خوێنی تری باڵا بێ بەرەو سەرنووتر کەوا ئامادەکاری تیاکرێ بۆ شێوە. باشە مامۆستا خوێندنی پیشەیی پەروەردەی پیشەیی یعنی چ گرنگیەکی پێدراوە لە هەرێمی کوردستان تا چەند گرنگی پێدرێت؟ وەڵی هەرێمی کوردستان ئەگەر تۆ باسی کە بەشێک بۆ لە عێراق لە سەرەتای دروستبوونی قوتابخانە پیشەیەکان و ئامانج لێی ئامانجێکی ڕوون و ئاشکرا بووە کەوا پێگەیاندنی کادرێکی یاخودنەوەیەکی پیشەوەر بووە لە ڕووی زانستیەوە وەی ئامادە بکرێن لە بوارەکانی ژیانی کۆمەڵا بەشدار بن وەکو بۆ نمونە لە دامەزراوەکان ئەو وەختە لەشکری عێراق بوو ینی جێشی عێراقی کە بەشی پیشەیی تیا بوو پیانەوت بەشی پیشەی میهەنی کە عێلاقی بە مەکائین و سەیارات و دیارە بۆ بواری تری عسکەری ئەمانە هەر هەمووی ئامانجێکی دەوڵەتی عێراق بووە بۆ دروستکردنی یاخود بۆ پێکەنانی ئەو قوتابخانە پیشەیانە کە بووە لە سەرەتاشا دامەزراوەیەکە بوو بە ناوی مؤسسەسە تعلیمە میهەنی دامەزراوەیەک بوو تایبەت بوو ئیمتیازاتێکی زۆری هەبوو کەوا گرنگی ئەیا سەرپەرشتی خوێنی پیشەیە کرد لە وڵاتە. باش لە هەرێمی کوردستان ئێستا لە هەرێمی کوردستان دیارە ئەو دامەزراوە هەر لەسەر سەردەمی دەوڵەتی عێراقانەما لێرەشان لە چەند گۆڕانکاریەکە کە بوو لە هەرێمی کوردستان لە بواری پەروەردە و وەزارەتی پەروەردە نەوعێک بچووکردنەوەی بەخۆی بینیوە یعنی ئەو ئامانج و هینە سەرەکیانە وەکو تیۆری ماوە یەکی وەکو ئامانجێک ماوە بەڵام وەکو ئەوەی کەوا چۆن کاری لەسەر ئەکرێت و چۆن گەشەی پێ ئەدرێ و چۆن پەری پێ ئەدرێ بەڕاستیەکەی تۆزێک سستی و کەم تەرخەمی پێوە دیارە. کاری ئەو سستی و کەم تەرخەمیە چیە مامۆستا؟ وەڵی ئەگەڕێتەوە بۆ کۆمەڵی هۆکار ئەو هۆکارانەی کە ئەگەڕێتەوە بۆی یەکەمین ئەم بارودۆخ و وەزعیکەوە بە تایبەتی کتوپڕ بەسەر هەرێمی کوردستانە هات لە توانایەکی زەبەلاحی دەوڵەتی عێراقەوە بۆ توانایەکی کەمتری حکوومەتی هەرێمی کوردستان و وردە پەراوێزخستنی پیشەی وەکو پەروەردەی بچی وەکو یعنی بەڕاستیەکەی ئێمە زۆر بارەوە گلەییمان لە پسپۆریەکانی تر هەیە لە بەش و ڕێوەبەراتی گشتەکانی تر هەیە لە وەزارەت لەوانێکی تێڕوانین بۆ پیشەیی تێڕوانینێکی دروست نییە یعنی ئێستا تۆ گەر تەماشاکەی لە وڵاتانی پێشکەوتوو پیشەسەری وڵاتی چێک و ئەڵمانیا وڵاتی چێک و ئەڵمانیا 3500 زیاتر لە قوتابخانە و مرکزی پیشەیی تایە ئەنی وڵاتە بە چی پێگەیشتۆ بە پیشەسازی پێگەیشتۆ لە ڕووی میکانیکی و لە ڕووی عسکەری و لە ڕووی ئابووری لە هەموو ڕێکەوە پیشەی بۆ بنەمایەک بۆ پێشکەوتنی ئەو وڵاتە بەڵام لێرە بەڕاستیەکەی تێڕوانینەکە تێڕامەسەن بۆ نمونە ئەوەی گرنگی بە ئەکادمی بە بواری ئەکادمی ئەدرێت ئەوە گرنگی بە بواری پیشەیی نادرێت جا نازام ئەمە بوو بە ڕۆژواری پیشەی بۆ هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان ئەمە نازام بوو بە ڕۆشنبیریەک یا بۆ یعنی بۆ بە باوێک یان ئەوە تا لە گرنگی پێنەدانە. بەڵێ باشە مامۆستا باس لەوە کرد کە لە ئەڵمانیا 3500 خوێندنگای پیشەیی هەیە ئەی لە هەرێمی کوردستان ژمارەیە خوێندنگا پیشەیی وەڵی خوێندنگا پیشەیەکان خۆی پیشەیی چەند بەشێکە ئێمە سەرپەرشتی بەشەکانی پەروەردەی پیشەیی ئەکەین
کە بڵین جانان لە قوتابخانی ناوەندیەکانیان پێوت ئێستا بنەڕەتیە جاران مەسەرەن حەوت بۆ 9 بوو ئێستش منهەجەکەی لە حەوت بۆ 9 دیارە کۆنگرەیەک لە ساڵی 2010 وابزانم بەستمان کۆنفرانسێک کەوا بەشەکانی پەروەردەی پیشەی لە چواری بنەڕەتیەوە بخوێنرێ هەتاوەکو نۆی بنەڕەتی دیارە دوای ئەوە ئامادەی پیشەسازەکان ئامادە ئەبن ئەم قوتابیانە بووی کە بچنە ئامادە پیشەسازەکان و لەوێەوە تەمەن تۆ گەر قوتابیەک ئاماد دەبێت پەروەردەی پیشەی خوێن بێت زۆر کەسەکە خوێن بێتی چوبێت یا ئامادەی پیشەسازی لێوە چوبێتە پەیمانگایە چوبێتە کۆلێژە پۆڵە تەکنیکیەکان کادێرێکی و کەسێکی قوتابێکی زۆر بە توانای لێ دەرچووە. باش مامۆستا زۆر جار مەسەن ئەوانەی خوێنی پیشەیی تاواکەن گلەی لەواکەن لە حکوومەت ینی هیچ شوێنێک نییە لەوێ دابمەزرێن ینی ئەوە تایانە بێت لە دەرەوە خۆیان ئیشێکی سەربەخۆ بکەن یاخود ینی لای بچێت مەکتەبی تاوا کردووە خوێنی پیشەی تاوا کردو بچێت لە بەردەستی کابراایەکی مەسەلەن نەخوێندنەوارە ببێ بە شاگردیەوە خۆی لە ڕاستیە وڵاتی ئێمە هەمووی ڕاهاتووە لەسەر ئەوەی چونکو وڵاتەکەمان کتوپڕ قەفزەیەکی هەنگاوێکی بازێکی یاوە لە بڵین لە کاری لە بواری پەروەردە و لە بواری فێرکردن و تعلیمە هەمووی تینووە بۆ وەرگرتنی بڕوانامە هەر هەمووی ئەوێت بڕوانامەی بەکالۆریۆز وەربگرێ بەڵام جاران حەوافیز هەبوو شت هەبوو دەوڵەتی عێراق ئینی کارێکی وای ئەکرد یەکسەر دای ئەمەزران ئەو هینە یان ئەوەتە بازار ئەوە خۆش بوو کاری بازار ئەمانە ینی خەڵقی پێویستی بەوە نەبوو بڕات دانیشێ لە ماڵەوە بەڕاستێکی یا لە وەزارەتەکانە دا ئەمەزرا یا لە بڵین لە جیشا دا ئەمەزرا لە هینە بە مسۆگەری یاخود ئەوەتە لە بازارڕ ئیشکار زۆر بوو تۆ کە ئیش و کار زۆر بوو ئەبینیت دەستی کارەکەش ئەجوڵێ لە ناو بازارڕە جا زۆری ئێستا زۆری ئەم دەرچوانە زۆری خریجێکی زۆر هەیە ئێمە کۆمەڵێک عیلاج وەکو کۆمەڵێک چارەسەر لەو کۆنفرانسە ئێمە خستمانە بەرچاوی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ نمونە وتمان ئێستا بڵین حکوومەت ئەگەر دامەزراوەکانی مەحدودە لە توانای ئیستیعابکردنی دەرچووەکانی کەمتر هەیە ئەتوانرێت مەسەن کۆمپانیایکی زۆر هەیە لە وڵاتە ئەم کۆمپانیانە کۆمپانیای ئەلکترۆنیە کۆمپانیای میکانیکی سیاراتە ئەمانە ئەگەر حکوومەت باجیان لەسەر کەم کاتەوە بۆ نمونە ئیلزامیان کات کە بۆی دەرچووەکانی خۆمان وەربگرن نەک بچن دەستی کار لە وڵاتانی تریبیانیەوە بێنن بۆی ئیشی پێ بکەن لە وڵاتەکە ینی ئەمە کۆمەڵێ ئاماژ بوو دوای ئەوە بەڕاستیەکەی ئیسیجابەیەکمان نەبینی ینی ئەم بارودۆخێک هاتووە بەسەرا ینی وای لێ هاتووە ینی هەرچی بڵێ ئەڵێ وڵاتم بارودۆخە ئەو لەوێت بۆ ئەکادمیە ئەو لەوێت بۆ ئەوەیە بەس بەداخۆ خۆزگە تێڕوانینەکان تۆڕەت تێڕوانینێکی دروست بواە هەرچێک وایە ئیشی لەسەر کرایە مادەم ینی ئەو لەوێت پەروەردە و حکوومەتی هەمووی بۆ ئەکادمیە کاتە بۆچی مەسەرەن ئەو بەشە داناخرێتن ینی مادەم گرنگی لای حکوومەت و پەروەردە نییە بۆچی هەیە یعنی ڕاستیەکەی من ناڵم گرنگی لای حکوومەت نییە چونکو ئەگەر گرنگی لای حکوومەت نەبووایە کۆمەڵی ڕێکار و ڕێسا نەئەهات مەسەن بۆ نمونە کۆمەڵی ڕێسا و ڕێکار لە وەزارەتەوە یەت دەربارەی خوێنی پیشەیی بەڵام ئەمانە نەچوونەتە بواری پراکتیکەوە یعنی ئەمە سیرەکەی بۆ نمونە تۆ خۆ دەزانی هەر گۆڕانکاریەک پێویستی بە بودجە و بە پارە و بەم شتانەیە ئەمانە وەستاوە هەر هەمووی ئەجینا تێڕوانینەکە بڵێم تێڕوانینێکی ڕاستە ینی وەکو کولتورێک وەکو سەقافەتێک پیشەیی کەمتر هەزم ئەکرێت یعنی لە موئەسسەی پەروەردەکاریە حتا لە لای بەڕێوەبەرەکانەوە زۆر لە بەڕێوەبەرەکان زۆر تینووی ئەوەن کە ئەو بەشانیان هەبێ زۆر گرنگی پێیان هەندێکی کە بە زیایی ئەزانن یعنی ئەم شتانە هەیە بەڵام داخستنەکەی باوەڕ ناکەم کەس بتوانێت بڵێ پەروەردەی پیشەیی یا خوێنی پیشەیی ئامادە پیشەسازەکان یاخود بڵێ وڵا پەیمانگاکان یا پۆڵە تەکنیکیەکان گرنگی خۆیان نییە بە خوێندنی پیشەی بۆچی لە هەندێک خوێندنگا هەیە و لە هەندێکی تردا نیە هۆکاری چییە؟ ئەمە خۆی لە ڕاستیاییکێک لە گرفتەکانە ئێمە کە داوا ئەەکەین نووسراوی وەزارەتی شێ بەڵام بەداخەوە یعنی ئەوەی کە نووسراو دەرئەچێ و ڕێنمایەکان دەرەچێ هەمووی لە خوارەوە جێبەجێ ناوێت بەڕاستیەکەی خۆی پێویستە هەموو
قوتابخانەیەکی بنەڕەتی بەشەکانی پەروەردەی پیشەیی تیاابێ ئەگەر بە ئیمکانێتێکی کەمیش بێ شەرنی ئێمە نامانێ وەکو کاوە بێت نامانێ وەکو برایەتی بێت چەند قاعەیەکی هەبێ و سیرامێکی تیاابێ و میکانیک و کارەبا و بەشەکانی تر نامانێوەکو بێ ئەمانێ بەس جێگایەک بێ ئەوە ئەگەر مامۆساکە بتوانێت بە شتێکی دەستیشەوە بتوانێت قوتابیەکان فێرکات یعنی فکرێکیان باتێ یاخود ئەو هەستە پیشەی و پیشەوەریان تیا بجوڵێنە بە ئامانجی ئەوەی کە تۆ خۆ دەزانی قوتابی زۆر پیشەی حەزی لە پیشەیە وانی پیشەیی وانەیەکە فەزایەکی ئازادی تایە جوڵی تایە بەڵام لەگەڵەوەش ساڵانە بینین لە هەندێک لە خوێندنگەکان پێشانگای تایبەتەکرێتەوە بۆ کاری دەستی قوتابیان ئەمە تا چەند یارمەتی دەرە ئایاکردنەوەی پێشانگایەکی لەو شێوە بەسە بۆی کە بڵین قوتابیان بەشدارن لە کاری پیشەی وڵی خۆی ئامانج لەو کردنەوەی پێشنگایانە یەکێکە لە ئاکارەکانی خوێنی پیشەیی یاخود بەشەکانی پەروەردەی پیشەیە یا ئامادە پیشە سازەکان کە ئەمە لەبەر ئەوەی ئەمە چی دەرەخا زیاتر توانای مامۆساکان دەرەکات لە شتە تەکنیکە باشەکانە بەڵام لە شتە بوردەکانە ئەوانەی کە بڵین فێرکاریە دیارە تۆ پارچەیە تەختایی بە مینێک بۆی لەو حەیەکە بۆ دروستکە بە مناڵێک بە 35 دقە ناتوانێت یعنی شتێکی وا بۆ دروستکە ئەگەر دروستیشی کات یعنی ئەو بابەتە نییە کە بە کەڵکی ئەوە بێت لە معرەزەکە داینی بڵێ ئەمە بۆ فرۆشتنە هەموو پێداویستیانە لە خوێندنگەکان هەیە کە پێویستە بۆ ئەوەی قوتابی کاری لەسەر بکات لە ڕاستیەکە هەتا ئەم بارودۆخە نەهات بوو بەسەرا ساڵانە سلفەیەک ئەدرا پارەیەکی ساڵانە هەبوو بۆ بەشەکانی پەروەردەی پیشەی لە بینی 600,000 بۆ 1.5 ملیۆن و ئەمانە بەم پارەی ئێستا ئەمە تقریبا کۆمەڵێ مەوادی خامی پێکڕا وەکو بڵین تەختە و سێر و شت بۆ هێن بۆ بەشی دارتاشی بڵێن وایر و پلایس و ئەمانە کە تەروشت بۆ بەشی کارەبا وەرەقە و کاغەز و بردی ڕسم هەندەسی بۆ بەژوێنەی ئەندازە کۆمەڵێ شت بوو ئەنجا کۆمەڵێک شتیش هەیە خۆی لە بوونی هەیە هەر لە ئەساسەوە کە ماوە تۆکو و زەخیرێک کاری لەسەر ئەکرێ بەڵام بەداخەوە ئێستا بۆ نمونە ئێستا ئەم ساڵ هیچ سلفەیەک نییە تا ئێستا سلفەیەک نییە کە تەمارینی لەسەر بکەین بەڵام لەگەڵ ئەوەشە مامۆساکانی ئێمە ئەگەر خۆیان شتێکیان هەبێ پارچە تەختەیەک لە جێگایەک بدۆزنەوە شتێکیان ببێ ئەیهێنن ئەیخەنە ناو بەشەکانی پەروەردەی پیشەوە بۆی بیکەن بە کەرەستەی بۆ کاری فێرکاری باشە مامۆستا مەسەن زۆر جار لە پێشەنگای خوێن پیشەیەکان مەسەن کاری دەستی خوێندکاران نەبینی شتی باشی تایە تا چەند بەرهەمەکانیان ساغە بێتەوە ئەفرۆشرێت بۆی وەکو داهاتێک جاریشکە بۆ خوێندنگاکان هەم بۆ خوێندکاریش مەسەلەن تەشجیعێک بێ بۆی بەردەوام بێ لەو ئیشە وەڵی لە ڕاستیە ئەمڕۆ خۆی زاهیریەکەیە خۆی گاردەیەکەیە گە تەماشای بکەی گاردەی پڕکردنی بازار لە کەرەستی دەرەچی مەسەن بۆ نمونە ئێمە من خۆم ئەیڵێم ینی بەعزە ئیشی ئێمە زۆر جوانە مەسەن ئێستا بەشی سیرامیکمان هەیە کۆمەڵی مامۆستای زۆر شارەزامانێ بەڕاستی هونەری تیاکەن بەڕاستی ئیشێکی ئەکادمی جوانە کە ئامادە بەڵام بەداخەوە کە تەماشا ئەەکەین ئیشی پێشنگە ئیش ئەو شتانی کە لە بازارڕە مەسەن لەو حەیەک لە سین دروستکراوە $2 تێچووە بەڵام ئەوەنگە ناحی هونەرەکەی بەهێزە ئەوەنگە شتەکانی جوانە لە ڕوویینەوە تەماشا ئەەکەی منافەسەی بازاڕی ئێمە ئەکات ئێمە ئەوە شتانەی ئێمە یعنی لە لەگەڵ توانای مامۆستاکانم لەگەڵ توانای قوتابیەکانمانە تەماشاکە ئەگەر مقارنەی بکەی تۆزێک لاوەستەدا بەڵێ سوپاس بۆ محەممەد عەزیز سەرپەرشتیاری پەروەردەی پیشەی سپاس بۆ ئێوەش بەڵێ